اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. با ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە دانیشتوانی سنووری قەزای چەمچەماڵ و ناحیە و گوندەکانی و ژمارەیەک لە بەرپرسانی باڵای کۆمەڵی دادگەری و ژمارەیەک لە بەرپرسانی ئیداری سنوورەکە یەکەمین فستیڤاڵی پەروەردەی قورئان لە یاریگاییانەی وەرشی چەمچەماڵ بەڕێوە چوو. لە فستیڤاڵەکەدا ژمارەیەک چالاکی جۆرا و جۆر تایبەت بە قورئانی پیرۆز و سرود و شان و مناجاتی ئاینی پێشکەش بە ئامادەبووان کرا. لە تەکێوە هاتووم سپاس مامۆستایان دەکەم کە فستیڤاڵی وایان ڕێخستووە. وەڵا زۆر دڵم خۆشە بەردەوام بێ هەمیشە و فستیڤاڵ دەست مامۆستایان خۆش بێ کە فستیڤاڵی وا ڕێک دەخەن. لە ناحیەی تەکێوە هاتووم بە سرودی موسڵمان و قەڵایە بەشداریم کردووە. مامۆستا لە نییە و مامۆستا گۆنانە من لێرەوە دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی زۆر باندوو بوون. لە شۆڕشەوە هاتووم بە قورئان بەشدار بوومە. من بە بەڵنامەکەی ئاخیرەت بەشدار بووم. هیوادارم ئەم فستیڤاڵە زۆر باشە زۆر بکرێت و دەستخۆشی لە کەناڵەکەتان و لەسەر جەم مامۆستایانەکەم و زۆر سپاس. زۆر گرینگە بەڵای من زۆربەی کات فستیڤاڵەکان بکرێت. ئەم فستیڤاڵانە زۆر گرینگە بۆی مەگەچ چکە لە ئێستەیە گەنجەکانمان پابەند بوونە بە موبایلەوە زیاتر گرنگی بە قورئان نادەن، بەڵام ئەلەم جۆرە فستیڤاڵانە وە ئەکات کە زیاتر گرنگی بە قورئان بدەن. دەستخۆشی لە مەڵبەندی کۆمەڵی دادگەری کوردستانەکەم لە سنووری قەزای چەمچەماڵ بەوەسا بە ئەنجامدانی فستیڤاڵی پەروەردەی قورئان کە بەڕاستی ئەمە من یەکەم جارمان فستیڤاڵا بیم لە قەزاکەمانە کامڕۆ زۆر دڵخۆش بووم و داواکارم ئەم فستیڤاڵانە یەکەم جار نەبێ کۆتا جاریش نەبێ بەردەوام بێت چونکە بەڕاستی ئەمە پەروەردەی مناڵەکانمان بەرەو پێشە بات. بەڕاستی زۆر خۆشحاڵین لە فستیڤاڵێکی ئاوها کەوا ئەزانم یەکەم جارە لە چەمچەماڵ شتی وا ببینین دەستخۆشی لە بەڕێستان دەکەین. خوای پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکانی ئەم فستیڤاڵە و ئەم شەوازە ئینشاءالله تعالە لە شارەکەمانە بەردەوام کە و بە دڵ خۆشحاڵم بە دڵ دوعای خێرتان بۆ ئەکەم بە دڵ دەڵێم یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوجوانەکانت گەنجەکانمان مناڵەکانمان فێری قورئان بن. بەرپرسی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستانیش وێڕایەوەی سوپاس و دەستخۆشی ئاراستەی هاوڵاتیانی سنوورەکە دەکات کە بە گەرم و گوڕیەوە بەشداریان لە فستیڤاڵەکەدا کرد. باس لەوەش دەکات ئامانجیان لە سازدانی فستیڤاڵەکە گرنگیدانی زیاترە بەلایەنی پەروەردەی و ڕووحی گەنجان. بۆیە جارێکی تر ئێمە سوپاسی هاوڵاتیانی سنووری چەمچەماڵ و دەوروبەریانەکەین زۆر لیان مەمنونین کەسی قۆمەتمانیان بە ئێمە هەیە مناڵەکانیان داوەتە دەزێم ئێمە پەروەردەیان بکەین بە دڵنیای و ئێمە زایان ناکەین خوا پشتیوان بێ. ئێمڕۆ لێرە ئێمە کۆبووینەوە بۆی دووپاتی کەینەوە کە ئێمە لە خزمەتیان نابین و ئێمە هەمیشە ڕێبواری ئەو ڕێیابین. خوا پشتیوان بێ بەردەوام بین و کاری جوانتر و باشتریشی بەدوایە دێ ئینشاءالله تعالە. بەڵام نمونی ئەو ئیمانداری کە قورئان فستیڤاڵی پەروەردەی قورئان بە سەرپەرشتی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری و بەشداری سەرجەمەنجومەنەکانی سەر بە مەڵبەند بەڕێوە چوو. تیایدا زیاتر لە 2000 خوێندکار بە جیاوازی ئاست و تەمەنیانەوە لە چالاکیەکاندا بەشدار بوون. بە وتەی هاوڵاتیان و بەشداربووانیش بێت ئەم جۆرە چالاکیانە دەرفەتێکی باشن بۆ ئەوەی گەنجان و لاوان لە بابەتە لاوەکیەکان دوور بکەونەوە و گرنگی بە خوێندنەوە و لە بەرکردنی قورئانی پیرۆز بدەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.